باز لە تەوریەکەمان باز لە سەرکەوتنەکەین لە کارە تایبەتمەندیەکانی سەرکەوتن لە کارە چییە و بە چی ئەوترێت ئەمە سەرکەوتنی بەدەستێناوە و نیشانەکانی سەرکەوتن چییە و پێویستە کەسێک کە بێوێت لە کارەکەیە سەرکەوتن بەدەستبێنێت ئایا وەکو بەڕێوەبەر بێیان وەکو کارمەند بێت پێویستە تایبەتمەندیەک لەم کەسەیە هەبێت تاکو بتوانێت سەرکەوتن لە کارەکەیە بەدەستبێنێت. گفتوگۆی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بێسوون سابووراوایی پسپۆڕی ئابووری. دکتۆر گیان فەرموو. بخير بيت دكتور. مرحبا ليدي دكتور بخير. صحتان صحتان باشا. سباس بابا ريزت. فرمون. تكايا. بخير بيت. شلون احوالتان؟ باني بارس. حليستو كردوتها بججن. كواتە جژنە پیرۆز بێ يا اخي هەربژین جژنی ئێوەش پیرۆز بێ و سباس بابا ريزت. بەهەربی کوژێنمەوە نیە. فەرموو دەستەکانە خۆش. دەست خۆش بە دکتۆر گیان. دکتۆر گیان پێمان بڵێیت ئێمە باس لە سەرکەوتن لە کارە ئەکەین ئەمڕۆ و بە سەرەتا بە پێناسەی وشەی سەرکەوتن دەست پێ بکەین. بە چی ئەوترێت کەسێکی سەرکەوتوو؟ ئەم کاتتان باش؟ ئەم کاتەی بەڕێزت باش. هیوادارم سەرکەوتوو بن. طبعا وتم هیوادارم سەرکەوتوو بن وانە؟ بەڵێ. عادەتەن بۆ هەموو ئەو مستەڵەحانەیە ئەو زاراوانەی کە لە دنیادا هەیە و باس ئەکرێ و پەیوەندیدار بە ژیان لێکدانەوەی جیاواز و پێناسەی جیاوازیش هەیە. بۆ سەرکەوتن ئەتوانین ئێمە ئەگەر لە ڕووی ئیداریەوە باز لە ئەو کەلیمێ بکەین سەرکەوتن بریتیە لە گەیشتن بەو پلانەی کە دادناوە لە ژیانی خۆتا بۆ مەبەستێکی دیاری کراوە. هەندێک جار مەبەستەکان دوورخەیانن یعنی پەیوەندیدارن بە فترەی جیاواز. هەندێک جاریش مەبەستەکان کورتخایانن ئانین بۆ کاتێکی دیاری کراون. گەیشتنت بەو مەبەستانە گەیشتنت بەو پلانانەی کە دادناوە ئەویش لە ڕێگەی چەند خۆ ئامادەکردن و خۆڕێخستنێکی تایبەتەوە و حسابکردن بۆ هەموو تەوەقوعاتەکان بۆ هەموو گۆڕانکاریەکان کە احتیمالە بێ لە دنیادا لەگەڵ هەڵسەنگاندنی تەواوەتی هەڵسەنگاندنی واقعیانەی ئەو ژینگەیی کە تۆ تایدا ئەتەوێت قەرارەکە بدەیت و پێی بگەی بە هەدەفەکە لە دواییە بڕیاردانێکی ڕاستەقینەی واقعی بڕیاردانێکی تەواو ئەمانە وا لە تۆ ئەکەن کە بگەی بە ئەو هەدەفەی کە پلانت بۆ داناوە لە بیداتەوە و ئەوە پێی ئەوترێ سەرکەوتن. باش دکتۆر زۆر جار ئێمە کاتێک باسی سەرکەوتن ئەکەن هەستی خۆشمان زۆر زۆر گرنگە. بۆ نموناڵێ من هەستەکەم کەسێکی سەرکەوتن بەڵام کەسی وا هەیە بینی لە باڵاترین پۆستەکان هەیە بەڵام خۆی هێشتا هەر حەز بۆ باڵێن پێگەی خۆی ناکاتیان ئەم هەستەی تایانە. ئێمە چۆن وا بکەین تێڕوانینمان و ئەم هەستانەمان هەستێکی ئەرێنیانە بێت بۆ ئەو شوێنەوە ئەو پێگەی تایەتین و هەروەها واقعبینیش بین. جاری وا هەیە بۆ نمونە بە قسەکەی بەڕێزت من پلانم داناوە بەڵام هۆکاری دەرەکی لی تێداوم. ئەم واقعبینیە لە منە هەبێت کە بۆ نمونە ئەگەر من نەمتوانێ بەویا بگەم هەوڵم بۆ داوە بەڵام لەوانەیە لە دەرەوە بارودۆخەکە باش نەبوو بێت وای کردوێ هەنگاوەکانی من وەکو خۆی نەڕوە. ئەم تێڕوانینە واقعبینانەش چۆن لە خۆمانە دروست بکەین؟ ئەمە ئەتوانین بڵین بیرکردنەوەکەمان یا بڵین دانانی پلانەکە و هەڵسەنگاندنی پلانەکەمان لە چ بیئەیەکایە بە شێوەیەکی ڕئیسی. عادەتەن بۆ ژیانی هەر کەسێکمان وە بۆ گەیشتن بە هەر پلان و هەر بەبەستێکی هەر کەسێکمان دوو ژینگە هەیە کە دوو ژینگە ڕئیسی سەرەکی هەیە کە کاریگەریان هەیە لەسەر گەیشتنی هەدەفەکەمان یان نەگەیشتن. ژینگەی ناوەکی و ژینگەی دەرەکی. ژینگە ناوەکیەکە بریتیە لە ئەو حاڵەتەی یا بڵین ئەو لەباربوونەی یا لەبار نەبوون کە پەیوەندیدارە بە خودی خۆت بە خودی ئینسانەکە خۆی ئەویش پەیوەندیدارە بە ڕادەی توانایی علمی فکری هەبوونی تەجروبە و تێگەیشتنی خۆی بۆ دنیا تێگەیشتنی واقعبینانە زائیدەن اعتمادکردنە سەر فەلسەفەیەکی تایبەتی ژیان بۆ ژیان بۆ ژیانی خۆی بۆ گوزەرانی خۆی. ئەمە بیئە داخلیەکەی ئایا کە ئەمانە هەڵسەنگێنەوە ئەمانە ڕوبەڕووی ئەم بیئەیە ئەبێتەوە ئایا چەند ئەتوانێت لەم بیئەیە ناجح بێەوە چەند سەرکەوتن بەدەست بێنێ کە پەیوەندیدارە بە خودی خۆی. بیئەی یا بڵین ژینگەی دەرەکی بریتێ لەو ژینگەی کە تۆ خۆت کاریگەریت نیەتایە
یعنی خۆت دەستێکت نییە تایە ئەو ژینگەی دەرەکیە جاری وا هەیە کارەساتێک ڕوەدات مەسەلەن بوومە لەرزەیەکێت مەسەلەن تو هەموو شتێکت لێ هەڵەوەشێنێتەوە مەسەلەن باوبۆرانێک دێت زریانێک دێت هەموو شتێکت لێ هەڵەوەشێنەوە مەسەلەن بارودۆخی داراییەکە بوون لە لای خۆمان هەنێک جار زۆر گۆڕانکاری نەرێنی بەسەریا دێت بەڵێ مەسەلەن ئەوە هەر تەنها بە هینە سروشتەکە نەگرین لە ژینگەی دەرەکی ژینگەی سیاسیەکەش بە وەرگرین داروایە قەراراتێک دەرەچێ ئەو قەرارانە هەموو یعنی خۆتەکانی تۆ پلانەکانی تۆ هەڵەوەشێنێتەوە یان جاری وا هەیە لە ناو خزمایەتیە مەسەن ئەگە بینەوە سەر تاکە کەس لە ناو عامی خزمایەتیە کە کێشەیەکی گەورە دروستە بێ یەکسەر کاریگەریە کاتە سەر پلانەکانی تۆش هەڵەوەشێنێتەوە ئەمانە یعنی ئەتوانین بڵین هۆکارە دەرەکەکان و هۆکارە ناوخۆیەکان بەڵام کاتێک کە کەسەکان ئەبن بە خاوەنی زیرەکێکی باش ئەبن بە خاوەنی تەجروبەیەکی باش و ئەبن بە خاوەنی لێکدانەوەیکی باش حساب بۆ هەردوو ژینگەکەکەن مەسەرەن ئەگەر من لە حاڵەتێکە لە ژینگە دەرەکێکە کە لە دەست خۆمانیە کۆمەڵێک شتی خراپ قەوما چی بکەم من مەفروض وایە ئۆپشنی ترم پێ بێ سیناریۆی ترم لەلا بێ مەسەرەن ژینگە داخلیەکە کە پەیوەندیدارە بە خودی خۆم بە تەجروبە و بە خوێندنەوە و بە پەیداکردنی زانیاری و بە پرسیار لە ئەو بە وەرگرتنی تەجروبەی خەڵکی تر من ئەتوانم لەم حاڵەتەدا تەجروبەی خودی خۆم بە قوت بکەم یعنی لایەنە فکریەکەم و لایەنە عیلمەکەم بە قوت بکەم کە پەیوەندیدارە بە خۆم و بە ماندووبوونی خۆم بەڵام لایەنەکەی تر کە ژینگە دەرەکێکەیە ئەکەوێتە سەر ئەوەی من چەند زیرەکم بۆ تەوەقوعات چەند زیرەکم بۆ تەنەبوعات هەموو ئینسانێک کە خوای گەورە دروستی کردووە ئەگەر خۆی اعتیمادی لەسەر خۆی بێ جۆرە لە تەوەقوعات و تەنەبوعاتی هەیە هەموو ئینسانێک مێشکی ئینسان وا دروست بووە تۆ ئەتوانی گەشە بەو تەوەقوعات و تەنەبوعاتانە بدەیت پێشبینیەکان گەشیان پێ بدەیت ئەوش علومی خۆی هەیە مەسەلەن تۆ لەم لاوە علومی بۆ نمونە پاراسایکۆلۆجیت هەیە حتا علمی سایکۆلۆجیش ئەتوانی ئیسفادە لێ بکەیتەوە بەڵام پاراسایکۆلۆجی علمێکە زۆر بیرکردنەوەت بەرەو تەوەقوعاتی داهاتوو بۆ هەموو شتەکان یارمەتی دەرێکی باش ئەبێ دکتۆر ئەم بەشیان زیاتر شیەکەیتەوە جەن ئەم بەشی پاراسایکۆلۆژیە کە باست کرد تۆ زیاتر شیەکەیتەوە مەسەلەن عادەتەن ئێمە کەلیمەی پاراسایکۆلۆجی کە ئەڵێن پەیوەندیدار بە هەر وشەکە خۆی ئەساسەکەی سایکۆلۆجیایە بەڵام نابێ بە سایکۆلۆجیا بەڵکو لە تەنیشت سایکۆلۆجیاوەیە یعنی کە ئەڵین پاراسایکۆلۆجی علمێکە پەیوەندیدارە بە لێکدانەوەکانی ڕوحی ئینسان و پەیوەندیدارە بە شعوری ئینسان و بە هەڵسوکەوتەکانی ئینسان بەبێ حرەکە یعنی ئەگەر علمی سایکۆلۆجیا دەروونناسی بریتی بێ لە لێکدانەوەی ڕەفتاری ئینسان یعنی حرەکەی ئینسان لە نەتیجەی ئیندیفاعاتی خۆی پاڵنەرەکان و لە نەتیجەی ئینفعالاتی خۆی میولی خۆی حەز و ئارەزوەکانی خۆی هەموو ئەمانە لایەنە سایکۆلۆجیەکە دروستەکە یارمەتی دەر ئەبێ یا بڵین هاندەر ئەبێ بۆ دیاریکردنی ڕەفتاری هەر کەسێک بەڵام پاراسایکۆلۆجی حرەکەی تیان نییە پاراسایکۆلۆجی بریتێل مەسن تۆ جاری وایە ئەڵێ دڵم خوورپەی کرد کارەساتێک بۆ کەسێک ڕوویداوە ئەوە عیلاقی بە سایکۆلۆجیاوە نییە ئەمان عیلاقی بە پاراسایکۆلۆجیاوە هەیە مەسەلەن تۆ تەنەبوعاتێک ئەەکەی بیر لەوە ئەەکەیتەوە سبێنی لەوانەیە شتێ ڕووبە شتەکە ڕوو ئەدا علاقی بە سایکۆلۆجیاوە نیە علاقی بە علمی پاراسایکۆلۆجیاوە هەیە ئەم علمی پاراسایکۆلۆجیایە داخلی علمی غیبیاتیش ئەبێ یعنی لێکدانەوەی غیبیاتیش تا ڕادەیەک لە ئێمە مەسەلەن غیبیات بە شێوە عامەکەی و بە شێوە کاڵەکەی هێشتا خامە بۆ شێوازە ڕۆشتووە بەڵام علمی پاراسایکۆلۆجی غیبیاتیش لێگەداتەوە دکتۆر کاتەمە تقریبا نەبێ بە هەستی شەشەمەکە بەڵێ ئەوش ینی هەر علاقەدارە بە پاراسایکۆلۆجی مەسەلەن ئەوەی کە پاراسایکۆلۆجی یا بڵین قوتەکانی پاراسایکۆلۆجی لە ئینسانە بە قوتەکە یۆگایە تۆ چەند علمی یۆگاشت هەیە فنونی یۆگات هەیە تەمارین و تەدریبی یۆگات هەیە ئەوە یارمەتی دەرێکی بەقوت ئەبێ بۆ ئەوەی تۆ لایەنە ڕوحەکەت بەقوت بێ ئیرادەت هەمیشە بەقوت بێ مەسەلەن ئیرادەش یەکێکە لە ینی یەکێک لەو مستەلاحانەیە کە پەیوەندیدارە بە سایکۆلۆجیا و بە پاراسایکۆلۆجیا دکتۆر لە ڕووی زانستەوە زانست لەگەڵ ئەم لایەنی پاراسایکۆلۆجیا هەیە بەڵێ هەر پاراسایکۆلۆجی خۆی علمە یعنی لێکدانەوەی واقعیانەی
هەموو لایەنەکانی ڕوحی ئینسانە بەڵام بە خەیاڵنا بە شێوازێکی واقعی. باشە دکتۆر دەستەواژەی سەرکەوتن جاری وایە بە کەسێک گەڵێن بەڕاستی کەسێکی سەرکەوتووە بەڵام ڕەنگە ئەوەی کە ئێمە ئەیبینین کەسێکی سەرکەوتوو بیان لە یەک بوارە سەرکەوتوو بێ لە هەموو بوارەکانی ژیانی سەرکەوتوو نەبێ بازرگانێک ڕەنگە لە پارەپایاکردنا سەرکەوتوو بێ بەڵام ئەگرێ بڵین لە لایەنی کۆمەڵایەتیە سەرکەوتوو نەبێ. ڕاستە. باشە کەواتە ئێمە بە هەڵە دەستەواژەی سەرکەوتنمان بەکار نەهێناوە. ئێمە عادەتەن ئەگەر علمیانە تەماشاکەی با بڵین ئێمە خەڵکی ئەکادیمی لەوە ترازاوین کە شتێک یەتە بەردەستمان بۆ نمونە قسەیەک دێتە بەردەستمانیان باسکردن لە زایرێکی دیاریکراو هەروە تێپەڕ بە سەریا باسیکەین یان عمومیات باسیکەین. تۆ کە لە ژیانی خۆتە لە دیراساتی خۆتە نەهج و پەیڕەوی ئەکادیمیانەت وەرگرت دائیمەن شتەکان کەرت ئەەکەی کەرت و پەرتیانەکەی لە ڕێی کەرتەکانەوە تەماشای کۆیەکە ئەەکەی. مەقسەدم چیە لەم قسەیە؟ بەبەستم لەوەیە مەسەلەن من کە باسی سەرکەوتن بکەم لەوانەیە جیاواز بێ لەگەڵ کەسێکی تر بۆ نمونە کە خوێنەواری نەبێ باسی سەرکەوتن بکە. من کە باسی سەرکەوتنەکەم لە یەک بابەتی دیاری کراوە لە یەک مۆزوعی دیاری کراوە باسەکەم لە هەموو ژیانە باسی ناکەم کەوتت فلان کەس لە هەموو ژیانی سەرکەوتووە من پێم وابێ ئەوە دقیق نییە و قسەیە چونکە کەس نییە لە هەموو شتێکی ژیانی نییە ممکن نییە زانی بۆ چونکە ناکرێت تۆ یعنی با لە بینی دوو کەوانە بگەڕێمەوە بۆ شتێک بۆ مەفهومێکی گرنگ ئەویش بریتێ لە تەرکیز یان چڕکردنەوەی بیر. عادەتەن تۆ هەر چڕکردنەوەی بیرت لەسەر یەک شتێکی دیاریکراو ئەبێ بۆ ئەوەی ناجح بی. ناتوانی چڕکردنەوەی بیرت لەسەر کۆمەڵێک بابەت بێ لە یەک کاتی دیاریکراوە بۆ ئەوی لە هەمویانە ناجح بی. دکتۆر ڕەنگە بەپی تەمەنیش گۆڕانکاری بەسەرا بێت ئەو سەرکەوتنەی کە باسەکەین ڕەنگە بۆ مناڵێکی یەک ساڵ سەرکەوت وەستانە سەر پێیەکانی خۆی و دوو هەنگاو بنێت ئەمە سەرکەوتنە بۆ ئەو تەمەنەی ئەو بۆ منداڵێکی تر کە لە یەکێک لە قۆناغەکانی خوێندنە ئەگەر دەرەجەیەکی تەواوبێن ئەمە سەرکەوتنە بۆ ئەو تەمەنەی ئەو بەپی تەمەنەکان گۆڕانکاری بەسەر. جا ئێمە لەم حاڵەتە مەسەلەن عاملی تەمەن ڕاستە یەکێکە لە هۆیە گرنگەکانیش. عادەتەن ئەوەی کە جەنابەت فەرمووت پەیوەندیدار مەسەلەن بە مەناڵ ئەتوانین بڵێ پەیوەندیدارە بە مەرحەلەیەکی دیاریکراوی ساوایەتی کە کەمتر داخلی کەلیمەی سەرکەوتن ئەبێ بە معنای ئیداریەکەی چونکە ئێمە کە باز لە سەرکەوتن ئەکەین بە معنای ئیداریەکەی مەبەستمان لە دانانی پلانە کەواتە تۆ ئەبێ گەیشت پێێتی تەمەنێکی دیاریکراوە کە پلانت هەبێ هەرچەند هەندێک مناڵ هەیە مناڵی ساواش و یعنی مەرجێ ساوای ساوا بڵین کۆرپەیە و 2-3 ساڵ و ئەوانەیە زیرەکی زیاتر تێڕا دیارە و دەرەکەوێ وەکو لە مناڵێکی تر هەندێک مناڵی زیرەکی 3-4 ساڵ ئەوانە هەیە لە مێشکی خۆیان پلانی داناوە چۆن بگا بە هەندێک لەو شتانێک کە حەزی لێیەتی بە زیرەکانە ئەچێ هەندێک فورتفێڵی هەیە هەندێک هینی هەیە. ئەمە ئەتوانین یعنی بڵین ئەمە بیدایەتێکی فتریە بۆ مەسەلەی سەرکەوتن بەڵام بە معنا و بە مەفهومە عیلمیەکەی سەرکەوتن تۆ ئەبێ بەڕاستی تەرکیزت کردبێتە سەر شتێکی دیاریکراوە. ئەم تەرکیزەش عیلمە یەکێک لە عالمە بەناوبانگەکانی دنیا کە لە ئەسڵا خۆی هەنگاریە دوایی بوو بە ئەمریکی و تقریبا ئەتوانم بڵێم مرشید و ڕێنون و مستەشاری هەندێک لە ڕئیسەکانی ئەمریکا بوو میهالی بەناوبانگە عالمێکی زۆر بەناوبانگە میهالی چەکسێنت میهالی باسی چی دەکات باسی ئەوە دەکات ئەڵێ کاتێکە ئەتەوێ لە پلانێکی دیاریکراودا سەرکەوتن بەدەستبێنی ئەبێ خەیاڵاتت فڕێدەی بە کاملی هەموو تەرکیزێکت لەسەر ئەو ئیشە بێ کە ئەتەوێ بیکەی هەموو تەرکیزێکت لەسەر ئەو ئیشە بێ بە تەنها ئەگەر یەک ئیشێکی یەک هەدەفەکەت هەدەفێکی بچکۆلانەش بێ بۆ ئەوەی ناجح بی ئەبێ هەموو خەیاڵی خۆت هەموو فکری خۆت بقیتە سەر ئەوە شتەکانی تر هەموو فڕێبەی. بۆیە ئەڵێم یعنی لە ڕووە علمیەکەیەوە بۆ کەلیمەی سەرکەوتن عمومیاتی تیا نییە خصوصیاتی تایە کردکردنی تایە تەجزیئەی تایە مەسەلەن ماکرۆی تیا نییە ماکرۆ بە معنای کۆیەکە یعنی گەورەیەکە. لەبەر ئەوە هەمیشە تۆ وا بیر ئەەکەیتەوە کەلیمەی سەرکەوتن بە معنای علمیەکەی بریتێ لە سەرکەوتن لە بابەتی دیاریکراو کە تۆ لای تۆ گرنگە کە تۆ یعنی وەکوێکە لە
لە مەبەستە گرنگەکانی ژیانی خۆت ئامانجێکی دیاریکراوە ئامانجێکی دیاریکراوە پێویستی بە تەرکیزە یعنی تۆ وەرە دائیمەن بیر لەوە بکەرەوە ئەم تەرکیزە داخلی ڕاستە سایکۆلۆژیایە بەڵام لە لای ترەوە داخلی علمی پاراسایکۆلۆژیاژە بێتەوە چونکە تەرکیز وا لە ئینسانەکە ڕابمێنێ ڕامان لە دنیا بیرکردنەوە بۆ گەیشتن بە حقیقەتێکی دنیا ئەوە لە کۆن و لە سۆفیگەرێتیە بەکار هاتووە لە کوردواری خۆشمانە و لە وڵاتە ڕۆژهەڵاتیەکانە بە تایبەتی و لە هەندستانەوە هاتووە مەسەلەی تەئەمل یعنی ڕامان بیرکردنەوە لە خوا بیرکردنەوە لە کەون بیرکردنەوە لەوە هاتووە لە ئەسڵا تو ئەم ڕامانە تەرکیزە لەسەر یەک شتێکی دیاریکرا و سۆفیەکان کە سۆفیگەرێتیان کردووە تەمەن بە خامیە ئەم هینە بە کاڵی کردویانە ئێستا ڕامانەکە بۆ شتێکی علمی بە تایبەتی ئەم تەرکیزە داخلی بووە کە تەرکیز ئەەکەیتە سەر شتێکی دیاریکراوە مەسەڵەن ئێستا من قسەیەکم بۆ ئەوانەیە کە تووشی خویەکی ناشرین بوون بۆ نمونە معەزەبن بەوەی کە ئەو خۆ ناشرینە ناتوانن واز بێنن هەرچی بێ خوی ناشرین مەژنی خوی کاڵم ناشرین مەژنی خویەک بێ کە هەر لە کۆمەلگادا زۆر مەرفوز بێ بەڵام هەندێک شت تۆ خۆت ئەتەوێت لە خۆتانە هێڵی هەندێک شت خۆت لە خۆت رازینی تەرکیز دائیمەن بکە لەسەر ئەوەی لە مێشکی خۆتا بیڵێرەوە کە من ئەمە ناکەم هەرچەند ئەم علمی پاراسایکۆلۆژی ئەڵێ ئیعاز بە نێگەتیڤ بە خۆت مەدە مەسەلەن مەڵێ ئەمە ناکەم بڵێ ئەمەی تر ئەەکەم مەسەلەن لە جیاتی وەی بڵێ ناترسم بڵێ ئازام هەمیشە لە مێشکی خۆتا بڵێ ئازام ئەجام ئەچینەوە بۆ کۆمەڵێشتی تر کە با بڵین ئەم مناقەشانە ئەمە بۆ کۆمەڵێشتی تر ئەو تەسبیحاتەی کە خەڵک بەدەستیەوەتی تەسبیح دەنگ ئەیژمێرێ مەسەلەن ئەڵێ الله 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 یا مەسەلەن سبحان الله سبحان الله سبحان الله ئەمە تەرکیزی بۆ دروست ئەکا بۆ ئەوەی کە پەرستنەکە بەقوەترکە وردە وای لێ دێت مێشکی ئەبێتە ئەمەندە بەخۆی ئەڵێتەوە الله 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 مێشکی ئەبێتە شتێکی یعنی لای خۆی الله شتێکی پاکە کەواتە مێشکی ئەو ئەبێتە شتێکی پاک لای ئەو سبحان الله شتێکی پاکە بە معناکەی تری یعنی عەرەبیەکە ئەو لەوانەیە لە عەرەبیەکە هەر تێنەگا بەڵام پێی وایە کە ئەمە شتێکی پاکە ئەمە دەرونی پاکەکاتەوە فعلەن وردە ئەوانەی کە بەو نوعان جاوەرە تۆ ئەو تەسبیحاتە بۆ شتێکی تر بەکاربێنە تەسبیحاتە لە تەسبیحەکەی خۆتە دایم بڵێ من بەتوانام لە مێشکی خۆتا وا بڵێ بەتوانام هەر بیڵێرەوە بڵێ بەتوانام تەسبیت ئەبێ لە مێشکتا مەبەستم لە چێ لەمە ئەمە دەرگایەکمان بۆ کاتەوە بۆ زۆر شتی تر یعنی مەبەستم لەوەیە تۆ تەرکیز ئەەکەی مێشکت تەرکیزی کە چوە سەر شتێکی دیاریکرا و پەلەت نەبێ نەتیجەی ئەبێ لەوانەیە ئەمە پەلەمان بێ بڵین آخر ئەوە من ئەمڕۆ 100 جار وتومە بەتوانام کەچی لەو بابەتە هەر بەتوانانە بووم بەردەوام بە بەتوانامەکە بۆ مەسەلەن قوتابیەک تەلەبەیەک خوێندکارێک لە دەرسی ئینگلیزی لە دەرسی عەرەبی باش نییە بە ئەو تەسبیحاتە بکە مەرجێ بە تەسبیحەوە با لە مێشکی خۆیان ڕۆژی 1000 جار ئەو دووبارە بکاتەوە من لە ئینگلیزی هەر دەرەچم لە عەرەبی هەر دەرەچم باست کرد ڕوونە بەڵام هەندێک ئامانج کەسەکان بەتایبەت لە ئیشوکارە دای ئەنێن و کۆڵیش نادەن ئەیانەوێ پێی بگەن لەوانەیە ئەم لەم ڕێگەیە سەرکەوتوو نەبێت لانەیە ئەوەی کە بەدوایەتی بۆ ژینگەکەی ئەو بۆ نمونە شتێکی بڕداهات نەبێ چۆن ئەم کەسە بزانێت ئەو کۆڵ نەدانە لە ڕێگەیەکی دروستایە لەم حاڵەتیانە ئەبێ شتێکی ترێتە پێشەوە کە ئەوش پێ ئەوترێدان بە خۆداگرتن و ئارامی عادەتەن پیشنت خۆزانی لە ئینگلیزیەکە ئەمە پێشنەکە لە ئینگلیزیە کە هاتووە لە لاتینیشە هاتووە زۆر بە معنایەکی فراوانی گەورە هاتووە ئارامگرتن زۆر گرنگە کاتێک کە تۆ ئەتەوێ بگەی بە هەدەفێکی دیاریکرا و ئەگەر ئارامگرتنت تیانە بێ خۆ لەوانەیە گەشتبیتە نزیکبوونیش لە ناجحبوون بەڵام چووکە ئارامی تیانە شتەکە لە کیسەچێ لە دەست خۆ تێدەی لە نەتیجە ئارامگرتنە با بۆ دڕونە بێتەوە کە تۆ لەم ئیشەدا سەرکەوتووە بی جا ئەمە لە سیاسەتە زۆر گرنگە بۆ ئەو خەڵکانەی کە مەسەلەن لە سیاسەتە بێتاقەتەکرێن کادرێکە لە شوێنەکە بێتاقەتەکرێ مەسەلەن مۆزەفێکە لە شوێنەکە بێتاقەتەک لەگەڵ مدیرەکەیان ناگونجێ لە شوێنێک ڕەفزی ئەدرێتێ لە شوێنێکی ئەدرێتێ پەلە نەکا بە تەحەمل بێ ئەگات بە نەتیجەیەکی دیاریکرا و مەرج نییە بگا بە ئەو هەدەفە هەرە گەورەی کە ئەو دیاری کردو بەڵام ئەگا بە مەرحەلەکانی یەکەمی هەدەفەکەی خۆی دکتۆر بەم پرسیارەکەم بەم شوێ لە بەڕێزت بکەم ئایا بۆ نمونە ئەگەر تۆ لە ڕێگەیە کابووی هەر
ئەبێ لەو ڕێگەیە بیت بۆی کە بە خۆت بسەلمێنی نا من دەرەقەتی هاتم زاڵ بووم بەسەریا یان ئەگەر بینیت ڕێگەکە گونجاونێ بۆ بەجێهێشتنیش لانەیە یەکێک بێت لە ڕێگەکەنی گەیشتن بە سەرکەوتنەکە ئەو حاڵەتە گۆڕینی ڕێگە مەبەست ئەو حاڵەتە بڵین بەڵێ ئەو حاڵەتە بۆ هەموو ئینسانێک دووبارە بێتەوە یعنی جاری وا هەیە مەسەن تۆ لەسەر ڕێگەیەکی دیاریکراوی ئەتەوێ پێ دوایە ئەم تەریقەیان باشترە بۆ ناجح بوون بەڵام هەرچەند محاولەی لەگەڵاکەی یعنی ئارامێکی زۆریشت گرتووە ماندووبوونێکی زۆریشت بۆ کردووە فترەیەکی زۆریش تێپەڕیوە ئەتۆ ئەتوانی ئەو کاتە بیر لەوە بکەیتەوە ئۆپشنی تر اختیاراتی تر هەڵبژاردەی تر سیناریۆی تر یعنی یان وانە لەوە وەربگری لەو ڕێگایە وەربگری لە هەمیشە ئەبێ بیرش لەوە بکەینەوە ئێمە ئەبێ بەدیلمان دائیمەن هەبێ یعنی دائیمەن هەبێ جێگرەوەی ئەو هەدەفەی کە پێی ئەگەین ئەبێ بیر لەوە بکەینەوە ئەگەر لە حاڵەتێکە ئەمە لەو فترەی کە بۆی دیاریەکەین چونکە تۆ ئەبێ فترەشی بۆ دیاریکە کاتێک کە پلاندا ئەنەی و لە دوای ئەوە خۆتی بۆ ڕێگەخەی و لە دوای ئەوە متابعە ئەەکەی لە دوای ئەوە تەوزیفی هەموو توانەکانی خۆتی بۆ ئەەکەی لە دوای ئەوەی کە قەرار ئەدەی ئەنجا لە دوای ئەو مراقبەی جێبەجێکردنی ئەم خەیاڵانەی خۆت ئەەکەی کە گەشتیتە ئەو نەتیجەی کە ئیتر تۆ لەم بوارەیانە بە ئاسانی پێ ناگەی فترەکەشت خەریکە تێپەڕێ بە بەدائیلت پێ بێ ئەلتەرناتیڤی ترت پێ بێ یعنی دائیمەن بیر لەوە بکەیتەوە تۆ مەسەلەن ئێمە وا فێرکراوین بۆ نمونە لە سیاسەتە بن لە سیاسەتە لە ڕێگەی حیزبەکەی خۆمەوە هەر لە بیدایەتەوە وا پەروەردەکراوم وا فێرکراوم کە دائیمەن خۆم حازرکەم بۆ ئەسوء الحالات خۆم حازرکەم بۆ خراپترین حاڵەت کە ڕوەدا من لەسەر ئەم حاڵە ئەمە ئەڕۆم لەسەر ئەم پلانە ئەڕۆم ئەمە جێبەجێ بکەم ئەم هەدەفە جێبەجێ بکەم بەڵام لە هەمان کاتە ئەبێ خۆشم حازرکەم بۆ حاڵەتە هەرە خراپەکە یعنی چی خۆت حازرکەی بۆ حاڵەتی هەرە خراپ بۆ ئەسوء الحالات یعنی بەدائیلت پێ بێ ئەبێ تۆ بەدائیلت پێ بێ لەم حاڵەتە کە بەدائیلت پێ بوو تووشی یەئسیش نابی تووشی بێئومێدی نابی تووشی داهێزران و پەستبوون و ئینفعالی خراپ و ئەمانە نابی دکتۆر زۆر جار ئێمە لە دووبارە دەستپێکردنەوە ئەترسین لەوەی کە جارێکی تر بۆ منە ئەم ڕێگەیە بگۆڕم چۆن بچمەوە هەمیسان لە سفرەوە دەست مەسەن تۆ لەم حاڵەتە چارت نامێنێ لەم حاڵەتە ئایا یەکجاری ئینسحابەکەی لە هەدەفەکەی خۆت و ئەگەڕێیتەوە خانەنشین ئەبی لە ماڵەوە و کونجەنشین ئەبی یان نەخێر بەردەوام ئەبی یعنی ئینسانەکان خوای گەورە وا دروستی کردوون ئەگەر لە حاڵەتێکی دیاریکراویشە بڕوا بێتاقەت بێ و بڵێ من جارێکی کە حەقی ئەم شتەم نییە و ڕووی تێ ناکەمەوە و جارێکی کە دەست نەمە نادەمەوە وانی هەر ماوەیەکی کەمە لە ماڵەوە کە کونجەنشین ئەبێ بێتاقەتە بێ دوایی خۆی بیر لەوە ئەکاتەوە دووبارە دەست پێ بکاتەوە تێ هەڵچێتەوە قسێکی جوان هەیە بمورە قسەکە بەڕێزی شت ئەبڕم ئەڵێت کە تۆ ئەگەر جارێکی تر دەستت پێکردەوە لە سفرەوە دەست پێ ناکەیتەوە لە ئەزمونونەکانتەوەیە کە دەست پێکەیتەوە واتە هاتوویتە سەرترەوە وانە لە بدایەتەوە بێت ڕاستە ئەوە وەک ئەوە مەسەلەن تۆ لە خانوویەکی ڕووخاو کە ئەتەوێت دووبارە خانووەکە چاکەیتەوە ڕاستە پێویست بە فڕێدانی کۆمەڵێ شدەکە لە خانووەکە بەڵام هەندێک بلۆک و هەندێک بەرد و ئەوانەی ئەو خانووە ڕووخاوە هەر بەکارهێنیتەوە دووبارە بۆ دانانەوەی بناغە یعنی هەموو هەدەفەکانی تری ئینسان وایە ئەوەی کە پێی ناگەی دووبارە ئەتوانی یعنی خۆت ئامادە بکەیتەوە ئەوەی کە گرنگە ئەوەی کە گرنگ من ئەوەندەی بڵێ من اقتصادیم یعنی حقیقەتەن ئێوە خۆتان ئەوازانن بەڵام ئەوەندەی کە ئیهتیمام بە علم النفس و ئەوەندەی ئیهتیمام بە پاراسایکۆلۆژیداوە بە تایبەتی علم النفس هەر ئەوەندەی ئیهتیمام بە ئابووریش داوە لە علم النفس یعنی شتێک نییە بە ناوی ڕوخان علم النفس ئەوە قوبڵ ناکە علم النفس هەمیشە بیر لەوە ینی ئینسان وا لێکە کە هەمیشە بیر لە سەرکەوتن بکاتەوە ڕاستە احتیمالاتی فەشەل دائەنێ احتیمالاتی فەشەل دائەنێ بەڵام احتیمالاتی فەشەل وەگەوی کە جناب تێڵی بۆ ئەوە دائەنێ کە هەر هیچ نەبێ نەک لە سفرەوە دەست پێ بکات بەڵکو لە پۆینتێکەوە دەست پێ بکاتەوە ئەمە زۆر گرنگە بۆ دووبارە دەست پێکردنەوە باشە دکتۆر دووەخستنی هەندێک چێژی کاتی تا چەند گرنگە بۆ ئەوەی کە بگەین بە سەرکەوتن هەندێک شتی لاوەکی هەندێک چێژی چێژ هەیە کە کاتیە ئەمانە دوا بخەین یان دەبیری بکەین تا چەند گرنگە بۆی بگەین بۆ خاڵی کە ئامانجمان خۆی ئەوەش زۆر گرنگە ئەوە جاری وایە ئینسانەکان لە پێناوی چێژێکی کاتیە
مثلا چێژە دائیمیەکان لەبیرە چێتەوە ئەکرێ ئێمە دائیمەن ینی خاڵمان لای ئەوە بێکە هەندێشت هەیە ئەکرێت چێژێکی یا بڵین لەزەتێکی خۆشیەکی کاتی لێ ببینی بەڵام احتیمالە لە دوای ئەو زمینەیە لەبار نەبێ بۆ ئەو لەزەتە یا لە کیست بچێ یا ئەوەی کە ئەو لەزەتەی کە ئەو زمینەیە کە هاتوۆتە پێش بۆی تو ئەو لەزەتە ببینی لەوانەیە و زمینەیە لەبار بچێ کۆتایی بێت تۆ دائیمەن بیرت ئەبێ لای ئەوە بێ هەمیشە ئینسانی زیرەک ئینسانی ناجح لە ژیانی خۆیان بیرت لای ئەوە بێ یەکەم بە تەحمولیەکە کە ئەمە زۆر گرنگە ئەمە باسمان کرد بە تەحمولیەکە ئەچێتە هەموو مۆزوعەکانەوە دووهەمینیان دائیمەن بیر لەوە بکەیتەوە کە هیچ لەزەتێکی دنیا دائیمی نییە هیچ شتێک لەم دنیادا دائیمی نییە یعنی هیچ حاڵەتێک لەم ئێستای لەم ژیانەی ئێستاتا دائیمی نییە وەکو خۆی دووبارە نابێتەوە قسەیەک هەیە قسەیەکی فەلسەفی هەیە لە فەلسەفەی ماتریالیستیدا ماتریالیزمی دیالکتیک بەتایبەتی مادیە دیالکتیکیە ئەم فەلسەفەیە قسەیەک مەبدەیەکی زۆر گرنگی تایە کە ئەڵێ مەسەلەن هەموو شتێک لە گۆڕاندایە و هیچ گۆڕاوێک دووبارە نابێتەوە هیچ گۆڕاوێک هیچ شتێک کە گۆڕاوە دووبارە ناگۆڕێتەوە چۆن ینی مەسەلەن تۆ لە ڕووبارێک ئەدەی ئەتەوێت لە ڕووبارێک بپەڕیتەوە ئەو ڕووبارە هەر ئەو فەلسەفەی باسی ئەوە کە ئەڵێ قەت جارێک تۆ ناتوانی دوو جار ناتوانی لە ڕووبارێک بی دوو جار هەرگیز ناتوانی لە ڕووبارێ بی بۆت ناکرێ هەرگیز بۆ ئەو ئاوەی کە تۆ لە قاچ و قولتەیات کاتێککە ئەپەڕیتەوە ئەوە ڕۆیشتووە ئەو ئاوە تێپەڕیوە ئەو ئاوە دووبارە نابێتەوە ئاوێکی ترەیەت کاتێککە کە ئەپەڕیتەوە بۆ ئەو بەر دووبارە لە ئاوەکە ئەدەیتەوە هەمان ئاو نییە ئەو ئاوە تێپەڕیوە کە لە قاچ و قولی تۆیاوە ئەجا ئەمە بۆ باز لە فەلسەفە ئەکرێ یعنی ئەوە بۆکو پرسیارێکی ئەتیادی لە هەر کەسێکی پێڵە کاکە چۆن من ئەسمە ئەو بەر و دێمەوە ئەم بەریش و هەمان ڕووبارە هەمان ئاو نییە ئەو ئاوە ڕۆیشتووە تۆ ئەبێ ئاوا بیرکەیتەوە یعنی هەمیشە ئەبێ وا بیرکەیتەوە کە ئەو شتانی کە دێنە پێشەوە بۆت مەرج نییە ئەمە هەمیشە دووبارە بێتەوە ئەو خۆشی کە ئێستا هەیە مەرج نییە ئەمە بەردەوام بێ بەڵام تۆ ئەتوانی چی بکەیت تۆ ئەتوانی بناغەیەک دابنێی بۆ خۆت بۆ ئەوەی ئەگەر لە حاڵەتێکە خۆشیەکانت لێ تێکچوو تۆ دیسان ئەگەڕێنەوە بۆ ئەوە تۆ بەدائیلت پێ بێت تۆ دووبارە ئەلتەرنەتیڤت پێ بێت دووبارە باوەڕ بەخۆبوونێکی زۆر باشی ناوێت متمانە بەخۆبوونی ناوێت یان با بڵین خودناسیکی تەواوی ناوێت کە من چۆن ئەچمە ئەم ڕێگایە ئەم ڕێگە لاوەکیانەشی لێ بێتەوە بەڵام ئەگەر ڕێگاکەم لێگیرا پلانێکی ترم هەیە بەڵێ بەتەکیت یعنی من نەمزانی بابەتەکەی ئەمڕۆمان یەکجار وە بابەتی علم نەفس خۆم بابە ئەمڕۆ ئێمە داخلی علم نەفس بووین یعنی هەمووی بابەتەکەمان علم نەفسە فعلا یعنی ئینسانەکان بە ئیرادەی بەقۆتەوە بە هەمیشە ئەوەی کە باسمان کرد دووبارە ئێمە ئەم قسانی کە باسمان کرد ئەم کەرەسانە کە ئێستا لە مناقەشەکانە هێنا ئەمە ناتوانین هەم کەرەسانە دووبارە هەمووی استغلالکەینەوە بیان هێنەوە بەکاران بینەوە مەسەلەن دووبارە تەرکیزەکە زۆر گرنگە یعنی دووبارە وەرەوە بۆ ئارامگرتنەکە زۆر گرنگە دووبارە وەرەوە بۆ ئەوەی کە تۆ نەخشە و پلانت هەبێ هەمیشە یعنی ئەمانە زۆر گرنگن تۆ کە ئەمانەت هەبوو بە بەردەوامی ئەتوانی لە فەشەلێک بۆ نەجاحێک بڕۆی لە تێشکانێک بۆ سەرکەوتنێک بڕۆی بەڵام گرنگ لێرە چییە گرنگەوەیە نەڕوخی ئێستا ئەوانەی کە تووشی ئینتحارە بن لە چیەوە تووشی ئینتحارە بن لە لەحزەیەکی دیاریکراوە لە سانیەکی دیاریکراوە ئەگاتە ئەوەی ئەو قەنەعەتی کە تەواو ئیتر ژیان کۆتایی هات خۆ ئەگەر زیندوی کەیتەوە لە لەحزەی دووهەما بژی تێپەڕی بێت لە لەحزەی ئینتحارەکە کەوت بێتە لەحزەی تر زیندوی کەیتەوە پەشیمانە لە ئینتحارەکە بۆ لەبەر ئەوەی ئەزانێ کە ژیان گۆڕانکاری تایە ژیان وەکو خۆی نامێنێتەوە دائیمەن وەکو ڕووبارەکە کە باسمان کرد دائیمەن ئاوی تازە دێت کە ئاوی تازە هات کەواتە لەگەڵی احتیمالاتی تازە هەیە کەواتە لەگەڵیا مەسەلەن ئێستا بۆ ئەو کەسانی کە بێئومێدە بن لە دۆزینەوەی ئیش بێئومێدە بێت لە گەیشتن بە هەدەفێکی دیاریکراوە ئەبێ مێشکی خۆت وا تەنزیم بکەیت کە دائیمەن دنیا پڕە لە هەل پڕە لە فرسەت ممکن نییە تۆ بڵێ آخر وەڵام من هەرچی فرسەتەیە تاقیم کردەوە نەخێر بەلام ئەکە فرسەتی ترێت ئەمە هەڵگرە لای خۆت ئەمە دانێ
بۆ هەر شتێک کە ئەتەوێ وەڵی بۆ چاکە و بۆ خراپەش ئەکرێت بڵین ئەوەنە قورس نییە و دەست بینە هەر کارێک و لە ژیانمانە بەس بڕوابوون قەناعەت بڵین سادەی و هێمنی و دڵخۆشی خۆشمان لەبیر نەکەین قەناعەت سادەی هێمنی هەموو ئەمانە قەناعەت دوابێت کە تۆ سەرکەوتووە بی قەناعەت دوابێت کە سەرکەوتووە بی ئێستا هەر یەکێک لە ئێمە بەپێی علمی پاراسایکۆلۆجیەکە ئەگە بگەڕێنەوە بۆ علمی پاراسایکۆلۆجیەکە هەر یەکێک لە ئێمە ئەم سیانەمان لەم دەقیقەیەدا قەناعەتمان وابێت کە ئەمرین هەر کەسێکمان قەناعەتی کاملت هەبێ ئێستا لەم سانیەدا ئەمری کەواتە ئەو کەسانی مەسەرەن خەڵکی ئەڵێن وڵاهی پیاوێکی زۆر هینوانە بۆ لەگەڵ ڕێز و حورمەتم تەمان من بە ڕۆژوشم و ئەمرەشم کرد و هاتمەوە بە بۆی خەڵک پێوانێ بکە من ئەم قسەیەکەم هین بێ خوا نەخواستە خلافی شتە ڕوحیەکان بێ بەڵام یوا هەیە ئەڵێ مەسە خەڵکێ ئەڵێ من خوا حەفیزاکە لە ماڵەوە ئەچێ بۆ حەج ئەڵێ من ناگەڕێمەوە ڕاستەکە ناگەڕێتەوە ئەزانی هیچیە هیچ شتە پاراسایکۆلۆجیەکەیە کاتە باوەڕەکان زۆر بەهێز بەڵ خۆی قەناعەتی کاملی هەیە کە چوو بۆ حەج ئەمرێ ئێستا هەر کەسێک لە ئێمە لە حەج لێرە لەم ستۆدیۆ هەر کەس ئەم سیانەمان هەرێکی لەو بەڕێزانش کە لە ئەو دیوی کامێرن بگاتە ئەو قەناعەتەی کە زۆر ماندوو بووە ئەمرێ باش دکتۆر لەوانەیە هەر لە خوێندکارەکانی خۆدەم پرسیاران زۆر لە بەڕێزت کردبێت وتبێتیان ئێمە بە تەمای هەنگاوین یان لە ئیشێکین بەڵام گۆڕانکاریەکان یەکجار زۆرە ئەمیر لە دەست پێکایە لاانێ زۆر بەرگەی ئەم گۆڕانکاریانە نەگرێ پرسیاری ئەمە لە بەڕێزت بکە بڵێ چی بکەم وە چی نەکەم لە ئیشەکەمە بۆەوەی کە بەردەوام بم وە سەرکەوتوو بم جەناب تەکنیکەکانت چییە کە پێیانەڵێ من پێم وایە کۆمەلگا بەقۆتەکان کەسە بەقۆتەکان دروستیەکەن کۆمەلگاکان بۆ جیاوازیان هەیە لە یەکتری کۆمەلگاکانی دنیا جیاوازیان هەیە لە یەکتری کۆمەلگایەک دائیمەن خەریکی خۆپەروەردەکردن و بەرەو پێش و ئەندامەکانی هەموو خەڵکی بەقوتن لە ڕووی پێکاتی خۆیان و داڕشتنی فکر و علم و هەموو ئەوانیان من پێم وایە بێ هەر یەکێک لە ئێمە هەر یەکێک لە جەلەو کاتەدا تەلەبەیت خوێندکاریت مامۆستایت کرێکاری جوتیاری هەر شتێک خۆت چۆن ئەتوانی وا بکەی کە قوتێکی کامل بدەی بە خۆت هەمیشە ئەمە گرنگە یعنی ئینسانێکی بەکەڵک بی سوودمەند سوودگەیەن بی ئەمە دائیمەنێکێک بە لە بەرنامەکانی ژیان ئەمە لە خۆ ناکرێت بە ئینسانەکانیش بەتەنها ناکرێن ئەکرێ مەسەرەن تۆ بەتەنها خۆت جوهدێ بکەی بۆ ئەوەی کە بینایەکی بە قوتی خۆت بکەی بەڵام ئەمە پێویستی بە حکومەت هەیە پێویستی بە بەرنامەی حکومەت هەیە ئەمە پێویستی بە بەرنامەی حیزبەکانیش هەیە بەرنامەیەکی باشدا بنێن بۆ بینای ئینسان یعنی بیناکردنی ئینسان زۆر گرنگە بەڕێزینە ئاسان نییە کە ئینسانت بینا کرد یعنی کۆمەلگات بینا کرد یعنی وڵاتێکی باشت بینا کرد بیناکردنی ئینسان وا ئەکات کە هەدەفەکانی ئەو کۆمەلگایش ئەگەر هەدەفێکی عامی کۆمەلگا بێ ئەو کۆمەلگای بگا بە هەدەفەکانی خۆی ئێستا ئەمە لە کۆمەلگەی کوردەواری خۆمانە هەدەفی گرنگمان بریتە لە سربەخۆیی خۆمان سربەخۆیی ئەم میلەتە ڕاستە لەوانەیە ئێستا هەندێک کەس کە باسی پێیان وڵای کاکە هەدەفی من گەیشتە بە موچە ئەمە شتێکە یعنی ئەمە مۆزوعی ترە ئەمە داخلی سیاسەت دەبین کە بە ئەنقەست هەندێک جار میلەتێک برسی ئەکرێ بۆ ئەوەی دائیمەن ئەوە سیاسەتی زەڕنەقوتەیە یعنی سیاسەتی زەڕنەقوتە یەکێک لەو سیاستانە بەداخەوە کە حکومەتەکان نابێت لە دنیادا بیکەن یعنی هیچ حکومەتێک نابێت لە دنیادا بیکە سیاسەتی زەڕنەقوتە هەڵپشتی ئەبێ حتمما هەبێت ئەم فەقیر و هەژارەکە بێڵیتەوە بە فەقیری و هەژاری و بۆ ئەوی دەمی دائیمەن کراوە بێتەوە خۆت ئەگەر نانێک بێنی بیکەی بە دەمیا کە حەقی خۆیەتی بەڵام بیکەی بە منێت بەسەریا یعنی ئەمە بەداخەوە ناچینە ئەوێ ئەمە شتی ترێنە بەڵام ئەمە مەبەستمان لە چییە؟ بەسمان لە ئەوەیە حکومەت ئەتوانێت کۆمەلگاکان بکاتە کۆمەلگەیەکی بەقوت یارمەتیدەرێکی باش بێ و هەر ئەو حکومەتەش خۆی ئەتوانێت کۆمەلگاکان وا لێ بکاتە کۆمەلگەیەکی سوالکەر بیکاتە کۆمەلگەیەک کە دائیمەن وەکو چۆلەکەی زەڕنەقوتە دەمی کراوە بێ دایکەکەی لەکوێ خواردنێک شتێکی بۆیێنە بیکا بە دەمیەوە ئەمە خەتەرەکە یعنی خەتەرێکی گەورەیە کە حکومەتەکان ئەم مەسئولیەتە هەڵنەگرن مەسئولیەتی دروستکردنی ئینسان گرنگە سیاسی ئایا لایەنی کۆمەڵایەتی و ئەمانەش تەکنیکێک بۆی هەیە؟
يعني ئابوووریەکە ئەوەی کە خودی تاک چ بکە لایەنی ئەوەی کە باست کرد یەکجار گرنگە بەڵام وەکو خودی تاک بەتەکید يعني ئەوەی تریج وەکو پەیوەندیدار بە تاک تقریبان ئەوش لە چوارچەوەی مناقەشەکەمانە باسمان کرد بەڵام خۆ دەزانی تاک کاتێک کە بە تەنها خۆی پەروەردەکە خۆی پێگەێنێ زۆر قورسەکەوێت لەسەری زیاد لە حەد قورسەکەوێت لەسەری يعني تۆ سیرکە مثلەن تۆ ئەتوێ بخوێنی تێم کولێ تاوکەی ماستەر و دکتۆرا بخوێنی ئایا دووبارە ئەگەڕێنەوە بۆ بیئە خارجیەکەت بیئە داخلێکەنا بیئە خارجیەکەت لەم حاڵەتدا بریتە لە قەراراتی حکوومەت قەراراتی ئەنجومەنی وەزیران ئایا چەند یارمەتی دەرە بۆ ئەوەی ئینسانەکان بگەن بە خوێندنی بەرز ئایا یارمەتی دەرە یان هەموو شتێ بە پارەیە خۆی لە وڵاتانی دنیا خوێندن لە وڵاتانەی کە بەڕاستی زۆر پێشکەوتون چوونەتە پێشەوە پاڵپشتێکی زۆر بە قووەتی حکوومەتەکان هەیە بۆ خوێندن بۆ تەواوکردنی خوێندن دوای ئەوە دەرگاکانیش کراوە ئێستا لەوانەیە لە هەندێک وڵاتی احتیمالە لە وڵاتەکەی وەکو ئێمە احتیمالە لە هەندێک شوێن هەندێک خەڵک لە زانکۆکانە لە عینەکانە بڵێن ئەم هەموو پلە زۆرەی ماستەر و دکتۆرا چییە ئەما نابێ وانە بۆ با دنیا پڕ ببێ لە ماستەر و دکتۆرا با پڕ ببێ لە کۆلێژ با پڕ ببێ لە علومی فەنی لە معهدی فەنی لە توانەکان لە دیبلۆم لە هەر شتێک یعنی بۆ ئەوە نەبێ بۆ ئەم وڵاتە بۆ لەو ڕۆوە گەشەنەکە بۆ یارمەتی دەری ئەوە نەبین مەبەستم لە ئەوەیە مەسەن بۆ شتی تر بۆ بەدەستهێنانی کەرەسەکانی ژیان ئەزان چۆنە ئێمە کە کاتێک کەرەسەکانی ژیان بەدەست نایەنین تووشی جۆرێک لاوازی نەفسیە بین و ئەو لاوازی نەفسیە کاریگەری بۆ سەر جۆری کەسێتیش هەیە هەژاری بە تایبەتی هەژاری وا لە کەسێتێکی زۆر بەقوتی ئینسانەکانەکە کە حتا کەسێتەکانیش لاوازکە ناچارە بێ بێداوای قەرزکە نەگەر داوای سواڵیش نەکە بەڵام دێ داوای قەرزت لێەکە ئەزانی چەند ناخۆشە داوای قەرز لە یەکێ بکەی ئەزانی چەند یعنی دەروون چەند معەزەبە بێ کە مەسەن من ئەچم داوای قەرز لە یەکێکەکە مە بم بە قەرزارباری ئەو ئەمە یعنی جەنابەت باسی ئەوەت کرد ئینسانەکان تۆ ئینسانەکەت شکاند وات کرد سیاسەتێکی ئابووری ئەوەندە غەڵەتت هەیە وەکو حکومەت ژیانی خەڵکەکەت بەرەو لاوازی برد کاتە دکتۆر هەم ئەبێ تاک خۆی بەرگە هەڵگر بێ هەم زەمینەیەکیشی بۆ دروستکرێتەوەی کە بەرگە هەڵگرێت متمانە خۆیەکەی تیا دروست بکرێت کەواتە بە تەنها بە تاکە مشتە ناکرێت جەبێژگەلەوەش دائما بۆیە من خەمی ئەوە گفتگۆکەمان کۆتاییەکێ بێت چونکە کاتمان نەماوە بەداخەوە یعنی ئەوەی کە گرنگە من لە ئەخیر قسە بۆ جەنابتانی بکەم ئەوەیە کە هیچ کەسێکمان بە تەنها قارەمان نین هیچ کەسێک بە تەنها قارەمان نییە مەسەن ئەوەی کە خۆی زۆر بە قارەمان نەزانێت با بچێت لەسەر لوتکەی پیرەمەگرون بژی ئەوەی کە زۆر پاڵەوانە با بچێت لەوێ بژی بزانم ئەبێ بە قارەمان نەبێ بە قارەمان ئێمە لە چواردەوری خەڵکە لە ناو خەڵکە قارەمانەتی یەکتر ئەبینین وەکو قارەمان لەبەر ئەوە دائیمەن بیئە گرنگە بۆ ئەوی کە بمانکە بە قارەمان هەرێکێک لە ئێمە مەرجێ قارەمانی شەڕ بین تۆ لە چوارچێوەی ئیشەکەی خۆتە قارەمانی میدیای قارەمانی ماس میدیای بۆ ئەمە بەڵام ئایا بەتەنها توانی ئەم ئەگەر ئەم وەسیلانەی کە حازرە ئێستا وەسیلەکانی ئیعلام ئەجیزەکانی ئیعلام لەگەڵ ئەو هەواڵە بەڕێزانەی کە لەو دی و کامێرەن کە لە هەمووان زیاتر هیلاک دەبن و ڕێز و حرمەتم هەیە بۆیان لەگەڵ ئەوانەی کۆنتڕۆڵ لەگەڵ ئەوەی کە ئەم دەستگایی دامەزراندووە لەگەڵ ئەوەی کە بەڕێوەی ئەبا ئەمانە هەموو بەیەکەوە ئەبنە هۆی دروستکردنی قارەمان کاتە دکتۆرەوەی کە کورد دەڵێت بە دەستێک بە تەنیا چەپڵە لێ نادرێت ئەوەیە نانە بەتەکید دەست خۆش بە دکتۆر جیان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەمەدەکانی بەڕێز زۆر خۆشحاڵ بووین